هێزە سەربازیەکانی حکوومەتی عێراق دەستیان کردووە بە گەمارۆدانێکی تەواوی بە شەکۆنەکەی شاری مووسڵ وەک هەوڵێک بۆ دابڕاندنی تێرۆریستانی داعش لە یەکتری لەو ناوچەیەدا. ئەم هەوڵەش دوا بە دوایی پێشڕەویە بەرچاوەکانی سەربازە عێراقیەکان دێت لەوانە کۆنتڕۆڵکردنی پردی سەرەکی سەر ڕووباری دیجلە و هەروەهاش نزیکبوونەوەی زیاتر لەو مزگەوتەی لە ساڵی 2014دا ئەبوبەکر البەغدادی دەوڵەتی خلافەتی تیادا ڕاگەیاند. هێشتا پێکدادان هەن لەگەڵ تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا، بەڵام زۆر گەڕک و ناوچە ڕزگار کراون وەک ناوچەکانی ئەزێدانی، ئەلغەزلانی، زیندانەکە و عەجیدات و بابلجدید و نەبیشید. هێزەکانی پۆلیسی فیدراڵی لە پێشڕەویدان و زۆر خێزانیش لە تاوانبارانی دەوڵەتی ئیسلامی ڕزگار کراون. وها چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژ و هەفتەی داهاتوودا شەڕەکان قورستر و ئاڵۆستریش بن، هەر بۆیەشە بەردەوام پێویست بە کۆمەکی هێزی ئاسمانی هاوپەیمانانی نێونەتەوەیی هەیە. هاوپەیمانان لە ئێستادا سەنگیان خستوۆتە سەر مووسڵ و دواتریش ئەو سەنگیە دەخرێتە سەر سووریا. وا باشترە کە مەزەندەکان لە عێراقدا لە ڕوانگەی هێرشی ئازادکردنی مووسڵەوە بێت کە لە چەند هەفتە یا چەند مانگی داهاتوودا دەردەکەوێت، ئەو جابێنە سەر ئۆپەراسیۆنی ڕەقا یان تەواوی سووریا و بنکەکانی داعش لە سووریادا هەر بە هەمان شێوە دەبن. هاوپەیمانێتی نێونەتەوەیی دژە داعش وەک سەرکردەکانیان جەخت دەکەنەوە، ئەم پشتیوانیە تا ئەو کاتەی داعش لەناو دەبرێت بەردەوام دەبێت. پێم وایە هەر 5 خولەک فڕۆکەیەکی هاوپەیمانان بە ئاسمانەوەیە. لە مانگی دەوە تا ئێستا نزیکەی 1700 هێرشی ئاسمانیمان بووە. ئەمە ژیانی ڕۆژانە 8 هێرشی ئاسمانی و بێگومان لە وەرزی هاوینشدا زیاتر دەبن. هێزە سەربازیەکانی عێراق بۆ چاودێریکردنی جموجۆڵەکانی تێرۆریستان فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنن، هەندێک جاریش هەنارۆکی لێدەبەستن و لە تێرۆریستانی پێدەدەن. يوما بدأت العمليات على مجلس محافظة. کردەی کنترۆڵکردنەوەی باڵەخانەی ئەنجومەنی پارێزگا لە 2 ڕۆژ لەمەوبەرەوە دەستی پێکردووە. فڕۆکەی بێفڕۆکەوانی تایبەت بە شەومان نردووە و کاتێک داعشەکانمان بینی هەر بە فڕۆکەیە بردمانمان کردوون. گولە کەس ناناسێت. لە ئێستادا زۆر سەختە بتوانرێ ژمارەی زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل بزانرێ، بەڵام وەک گەواهدەران باسی دەکەن زیانی گیانی هەن. بەخوا کارەساتە. ناتوانیت بۆ 10 متر هەنگاو بنیت لەبەر ئاگرکەوتنەوە، لەبەر ماڵە خاپوربووەکان، لەبەر ئۆتۆمبیلە تێکشکاوەکان، تەقە و خۆمپارە و هێرشی ئاسمانی و تەقینەوە و بڕوات بێت خۆمپارەکان وەک باران دادەبارێن. پێشڕەویەکان لە شەڕی ڕزگارکردنی مووسڵدا دەستکەوتی سیاسیشی هەیە بۆ عێراقیەکان و دەشێت وەک هەنگاوێکیش بێ بۆ گەڕانەوەی بەدەستێنانی متمانە لە نێو وڵاتانی عەرەبیدا. بەرەنگاربوونەوەی تیرۆریزم لە ناوبردنی داعش کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ناوچەکانی عێراق شتێکە هەمومان دڵخۆش دەکات، بەڵام ئەمە شەڕە پێویستە و بە تەواوی پشتیوانتانین. هەر لەم سەردانەیدا بۆ عێراق سەرۆکی کۆمکاری عەرەب ئاگاهیەکیشیدا بە تورکیا. کۆمکاری عەرەب زیاد لە بڕیارێکی هەیە و داوا لە تورکیا دەکات هێزەکانی خۆی لە عێراق بکشێنێتەوە و دەستێوەردان لە کاروباری عێراقیدا نەکات. ناکرێت وڵاتێکی دراوسێ ئەو ڕێیە بەخۆی بدات بچێتە وڵاتێکەوە بەبێ ئەوەی داوای لێکرا بێت. هاوکاتی وەک باس دەکرێت بە سەدان تێرۆریست لەم شەڕەدا کوژراون، هێزە ئاسایشی عێراقیەکانیش ڕۆژانە دەیان تێرۆریست دەستگیر دەکەن لەسەر بنچینەی ئەو زانیاریانەی بەدەستیان دەگات. ئەم دەستگیرکردانەش هەر تەنها لە ڕۆژاوای شاری مووسڵدا نین، بەڵکو لە ڕۆژهەڵاتی شارەکەشدا کە پێشتر ئازادکردنەوەی تەواوەتی بۆ ڕاگەیاندرا.